ساحر و جادوبازەکان ئەوانەی ساحر و جادوبازن فيتعلمون منهما ما يفرقون به بين المرء وزوجه لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی 102 دا پەروەردگار باسی سحر دەکا کەوا دەبێتە هۆکاری جیاوازی خستنە نێوان پیا و ژنە خۆشەویستەکەی وەزەوجی نەیفەرمێ وەمرەئەتیه ئیمرەئەت جیاوازە لە زەوج یعنی ژن و پیاوێکن مادام بە زەوج لێرەدا لە قورئاندا هێناوێتی سەرنجی وشەی وەزەوجی بدەن پیاوەکە و ژنەکە زۆر زۆر تەبان زۆر خۆشەویستی یەکترن زۆر بێ ئەندازە یەکتریان خۆش دەوێت حەسوودێک ناحەزێک لەلایەن ساحرێکەوە سحرێکیان لێ دەکا ئەیان کە بە دوژمنی یەکتر لەبەر چاوی یەک ناشرینیان دەکا پێچەوانەی ئەم سیحرەشەیە علامە محەممەد صالح العوثەیمین لە تەفسیری ابن عوثەیمیندا لە تەفسیری ثەمین یان جارشکە تەفسیری الثەمین هەیە و تەفسیری القورئان الکەریم هەیە هەر یەک تەفسیرین هی زانای بەناوبانگ محەممەد صالح العوثەیمینە لە مجلدی یەکدا لە لاپەڕی 250 دا دەفەرمێ سحر الرەبتیش هەیە سحر الرەبت ئەوەیە کەسەکە وا لێ دەکەن دەڵێ ناتوانم ئەم ژنە لەبەر چاوم لاچێ ئەوەندە فڵان کەسم خۆش دەوێ بەبێ ئەو ناژیم ئەمە سحری ڕەبتە سحری تەفرەقەش هەیە کەوا وای لێ دەکا ئەو کەسە خۆشەویستەی دوێنێ ئەو هاوسەرە ئازیزەی لەبەر چاوی دەبێتە کورد دەڵێت دێ و درنج حەز بە بینینی ناکە ئەڵێن لەبەر چاوی ڕەش بووە بەڵام ئەمە بۆ هەموو کەس نییە ئەم سحرا بۆ کەسانێکی ئیمان لاوازە سحر کاریگەری لەسەر چیە هەیە کە باسی سحرمان کرد مەترسە تۆ لەگەڵ خێزان تا زۆر بەختەوەری زۆر خۆشەویستی لە نێوانتاندایە مەترسە یان مەترسەکەوە بەهۆی سحری ڕەبتەوە ژنێک وا لێ بکەن مێردەکەی خۆی بەرچاوکەوێ ئەم جا ببێتە خۆشەویستی فڵان کەس ئەو سحری ڕەبتەی لێ بکەن کە ئەوشیان هەر ناشەرعیە ئەم سحرە کاریگەری لەسەر چی هەیە لەسەر ئەو کەسانە هەیە کەوا زیکری خوا ناکەن هەر کەسێک لە یادی خوا بێ ئاگا بوو سحر کاریگەری لەسەری هەیە بەڵام ئەلحەمدولله جەنابتان دڵتان خۆش بێ ئەهلی مزگەوت کە دەم بە ذیکرن کە ئەهلی نوێژن کە ئەهلی سوژدەن بۆ خوای پەروەردگار کە بەری بەیانیان بەخەبەر و لە خوای پەروەردگار دەپاڕێنەوە کە دێنە مزگەوت و ماڵەکانی خوا دڵنیابن سحر کار لە ئێوە ناکە سحر کاریگەری لەسەر کەسێک هەیە کەوا بێ ئاگایە لە خوای پەروەردگار کە ناپاڕێتەوە کە دوعا ناکە کە نالاڵێتەوە لە خوای پەروەردگار لە خوا بەهانە و هاوارمەوە وەری کە ناڵە خوایە بم پارێزی خۆم و خێزان و منداڵم پارێزی وایە ئەو کەسانی کەوا ذیکری خوای پەروەردگار ناکەن لە خوا غافڵن ئەو کەسانە کاریگەری سحر لەسەریان زۆر زۆر دەبێت هەروەها دووەم ئەو کەسەی ضعیف العقلی قليل التمييز والقوي الحساسة علامة طنطاوي جوهري لتفسير الجواهر دا لمجلد يقدا للاپەڕی 120 دا دەفەرمێ سحر ساحر سحرەکەی لە چێ دەکا و کاریگەری لەسەر چێ دادەنێ ئەو کەسەی عەقڵی لاوازە ئەو کەسەی خۆش باوەڕە ئەو کەسەی بەعەقڵی خەڵک بیر دەکاتەوە هەر خۆی عەقڵەکەی خۆی لۆک 0 کیلۆمەتر لەوەتی خوا خەڵقی کردو بەکاری نەهێناوە خەڵک بڵێن ئەم ماستە ڕەشە دەڵێ بەڵە ڕەشە خەڵک بڵێن قیر سپیە دەڵێ بەڵە سپیە چاوی خۆی داخستووە هەر کەسێک کەم عەقڵ بێ هەر کەسێ عەقڵی داخرا بێ ضعیف العەقل بێ ژیری خۆی بەکار نەهێنێ و بە شوێن عەقڵی خەڵک کەوێ و خەڵک بیهێنێ و بیبا سحریش زۆر کاریگەری هەیە لەسەری کەواتە هەر کاتێک شتێک هاتە بەردەمت عەقڵت دامەخە ئەم عەقڵ و ژیریە خوا بۆ ئەوە پێی بەخشیوی بەکاری بێنی قليل التمييز هەروەها شتەکان لە یەک جیا ناکاتەوە یعنی زەهری بدەیە و شەکری بدەیە ئەو هەر بەیەکیان دەزانێت خزمەتی بکە و دژایەتی بکە هەر هەستێکی وای پێ ناکە دۆست و دوژمن کوردەواری دەڵێن لە یەک ناکاتەوە ئەم کەسانش زۆر زۆر معەڕەضن زۆر ئاساییە کە سحر کاریگەری هەبێت لەسەریان والقوي الحساسة ئەو کەسانەی کەوە زۆر هەستیارن یعنی بە یەک قسە دەمرێ و دەژێتەوە بە یەک قسە لە دڵی دەدا تا نەڕشێتەوانە بەری نادا دەتوانێت هەفتەیەک لە جێگادا بکەوێ ئەم کەسانش سحر کاریگەری لەسەریان هەیە کە زۆر هەستیارن القوي الحساسة زۆر هەستیارن بەرامبەر بە قسەیەک بەرامبەر بە کردەوەیەک جار هەیە تۆ هیچ مەبەستێکی بەخوا ئەون نەبووە
ئەو خۆی دەکا بە دوژمنی تۆ لە ناخیا 1 هەفتە 1 مانگ 1 ساڵ یان بە درێژایی تەمەن لە دڵی دەرناچێت لە کاتێکا تۆ نەمەبەستت ئەو بووە نەقسەیەکی نەشیاوت بەرامبەری کردووە بوویە دڵگرانی بۆ ئەو بەس ئەو خۆی وا هەز ناکە ئەوانەی کە زۆر هەستیار و حساسن بەرامبەر بە هەموو شتێک ئەوانە کاریگەری سحر لەسەریان زۆر بەهێزە.